بەناسخانمان لەگەڵە لە چەمچەماڵەوە. بەناسخان سڵاوت لێبێ ئەم کاتت باش؟ چۆنی بەناسخان؟ یاخوا باش بێ جەژنت پیرۆز بێت. سپاس دەکەم بەناسخان. بەچۆ سەرخاڵی بەناس؟ بەڵێ؟ خوێندکاری. سەرکەوتوو بوویت بەناس. بەناس ئەمڕۆ ڕۆژەکە چۆن بەسەر برد؟ وڵای خۆش بوو ناخۆشی چۆن جەوەکەی تۆ بێ ناخۆش هەر لە ماڵەوە بووین. هەر لە ماڵەوە بوون میوانتان نەهات؟ بەرە وەڵا بای خۆی هەبوو. وانە؟ زۆر باشە بەناسخان. ئامادەی بچین لای پرسیار؟ بەڵێ. پردی شەهید خەسرەوخاڵ لە کام لەم شارانەیە؟ هەڵەبجە، کەرکووک، سلێمانی، هەولێر. پردی شەهید خەسرەوخاڵ لە کام شارەی کوردستانە؟ شاری هەڵەبجە، شاری کەرکووک، شاری سلێمانی، شاری هەولێر. کات تاو ئەبێت بەناس؟ سلێمانی. دڵنیایت؟ ناوەڵاگە یارمەتیم بدەیت. دڵنیا نییە. دوا وەڵام سلێمانی وەربگرم؟ سلێمانی وەرئەگرین. پیرۆزە بەناس وەڵامەکەت ڕاست بوو. تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەرەوە. پەیوەندیەکی تر؟